سڵاوتانە بێ. بەرەی دیالۆگی نیشتیمانی بە سەرۆکاتی ساڵا مطلق گەلوێستەکەی سەرۆکوەزیرانی عێراقی بە ئامادەنەبوونی لە دانیشتنی دوێنەی پارلەمانی عێراق بە توندی ڕەت کردەوە و پێداگیری دەکات کە دەبوایە ئامادەی گفتوگۆکردن لەبارەی دۆسیەی ئەمنی وڵات بکردایە. لە بەیاننامەیەکدا حەیدەر مولا وتەبێژی فەرمی بەرەی دیالۆگی نیشتیمانی ڕایگەاند خوێنی عێراقیەکان هێندە بێنرخ نییە تا نووری مالکی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بە خەمساردیەوە لێی بڕوانێ و لوود بەرز بێت لە گفتوگۆکردن لەبارەی ئاسایشی وڵاتیانەوە. با مەبەستی گرتنەوەبەری ڕێوشوێنی توندوتۆڵ بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە گەشتێکی تەندروستدا وەزارەتی ناوخۆی عێراق پلانێکی ئەمنی بۆ پاراستنی بنکەکانی دەنگدان و وڵاتیان لە شاری بەغدا لە لەدوانێکیدا بۆ ڕادیۆ دیجلە سعد مەعەن وتەبێژی فەرمی وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەیاند پلان ئەمنیەکان لە ئێستادا ئامادەیە و لە ئاستێکی زۆر بەرزیشدایە. تووشی هەوڵ دەدەین هەڵبژاردنەکان لە ڕووی ئەمنیەوە بە شێوەیەکی یاسایی و با بێ مەترسی ڕوودانی تەقینەوە و کاری توندوتیژی لەلایەن گروپە چەکدارەکانەوە بەڕێوە بچێت. سەرچاوکی پۆلیسی پارێزگای سەلاحەدین ئاشکرای کرد درەنگانێکی دوێنێ شەو کاندیدێکی تلافی یەکگرتووی عێراقیە بە سەرۆکاتی عەلاوی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەلایەن ژمارەیەک چەکداری نەناسراوە کوژراوە. سەرچاوکە بە ماڵپەڕی مەداپرێسی ڕاگەیاندووە کاندیدەکە ناوی هەیسەم ئەحمەد قەیسیە و درەنگانێکی دوێنێ شەو لە ناوەڕاستی ناحەی ئیسحاقی لە باشووری شاری تکریتەوە بە دەستڕێژی گولە کوژراوە. گروپێکی چەکدار هێرشیان کردە سەر کێڵگەی غازی عکاز لە پارێزگای ئەنبار و دوو ئەندازیاریشیان فراند و کرێکارەکانیشیان لە کێڵگە غازیەکە لە سەر کارەکانیان دەرکرد. سەرچاوکی یاساییش لە قەزای قایم لە باکووری پارێزگای ئەنبار ئاشکرای کرد ئەمڕۆ گروپێکی چەکدار هەڵانکتاوەتە سەر کێڵگەی غازی عکاز لە قەزاکە و دوو ئەندازیاریان فراندووە هەروە فەرمانیان بە کرێکارەکانی کێڵگە غازیەکە کردووە دەست بەجێ کارگەکە جێبهێڵن. پێکدانی نێوان هێزەکانی حکوومەتی سووریا و ئۆپۆزیسیۆن لە گەڕەکەکانی قابوون و ئۆردوگایی یارموگ لە شاری دیمەشق چونتر بۆتەوە و بە پێی نوێترین داتا و زانیاریش مانگی ئازاری ڕابردوو بە خوێناویترین مانگ لە ماوەی دوو شەڕ و توندوتیژی لە وڵاتەدا ناوزەند کراوە. سەرچاوێکی ئۆپۆزیسیۆن ڕای دەگەێنن کە سوپای حکوومەت چەندین ناوچەی لە ڕیفی دیمەشق بە سەختی بۆردومان کردووە. هەروە لە شاری حەلەب شەڕ و پێکدانەکان بەردەوامن و سوپای ئازادی سووریاش بەشێکی گەڕەکی شێخ مەقسوودی کۆنتڕۆڵ کردووە. لە دوای پرۆسێکی دەنگدانی دوورودرێژ کە دوێنێ شەو لە شاری قایرە ئەنجام درا سەر لە نوێ خالید مەشعەل بە سەرۆکی بزوتنەوەکەڵ بژێدراوەتەوە. بەرپرسێکی بزوتنەوەی حەماس ڕایگەیاند پرۆسەی دەنگدانەکە بە بەشداری سەر جەمەندامان کە 6 ئەندابوون بەڕێوەچوون و تیشی مەشعەل توانی زۆرینەی دەنگەکان بەدەست بێنێ و بۆ جاری پێنجەم بە سەرۆکی بزوتنەوەکەڵ بژێدرێتەوە. ئەوە لە کاتێکدا پێشتر خالید مەشعەل ڕەتی کردبەوە خۆی بۆ پۆستا کاندید بکات. کورتێک راوەڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بن.